هەر سەبارەت بە ڕەوشی عێراق کە لە ئەنگرانی مقتدا سەدر ئێستا داوا دەکەن کە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقدا ئەنجام بدەیت پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە، بەڵام ئایا ئەم هەڵبژاردنە دەکرێت یاخودناوە بە شێوەیەک شەو چۆنە؟ ئایا یاسای هەڵبژاردن کە داوا دەکرێت هەموار بکرێتەوە و چۆن هەموار بکرێتەوە؟ لەسەر ئەم بابەتانە من میوانێکم لەگەڵ دەبێت هاوڕێ تۆفیق شارەزای بواری هەڵبژاردن لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاک هاوڕێ ئەم کاتتان باش. ئەو داواکاریەی کە هەم مقتدا سەدر هەم لە ئەنگرانی سەدر داوای دەکەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەم شێوەی ئێستا دەکرێت؟ مەبەستم لە بارودۆخەکەی بارودۆخەکە گونجاوە هەڵبژاردننی پێشوەخت بژاردەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن بژاردەیەشی ناچاریە، نەک بژاردەیەشی دڵخوازی ڕکابراکان بێ لە عێراقا. ئێوە ئاگارن کە ئێستا شتەکان ببن بەس کەشتون. ئێستا عێراق لە بەردەم دوو ڕێگایە، یان ئەوەی کە سەدرەکان ناویان ناوە شۆڕشی میلی، یان ئەوەی لایەنەکانی کە داوایەکەن کە ڕێکارەکان لە چوارچێوەی سیستەمی دەسووری بن. بۆ زانیاری ئێوەی بەڕێز ئەم شێشەیە کە لە ئێستا لە عێراقا ڕوویاوە بەس زادەی ئاڵۆزی سیاسی ناو عێراق نییە. لە ئیسرائیل، لە کوێیت کە ئەوانیش سیستەمی پەرلەمانی پێڕەوەکان، یەکێک لە لایەنە خراپەکانی سیستەمی پەرلەمانی ئەم شێشەیە کە ئێستا سەری هەڵاوە. لە سیستەمی پەرلەمانیە ئەگەر هیچ لایەنێک 50 زایدەن یەک نێنێ ناچارە هاوپەیمانێتی بکە و هاوپەیمانێتی مەرج نییە هەموو کاتێک سەرکەوتوو بێ. ئێمە ئێستا ڕێک لە بەردەم ئەم شێشایان کە ئەیبینی لە ئیسرائیل لە ماوەی ئەم 4 ساڵایە ئەمە پێنجەمین جارە داوای هەڵبژاردنەوەی پێشوەختەکەن. لە کوێیت ئێستا دیسان داوای هەڵبژاردنەوەی پێشوەختەکەن بەهۆی ئاڵۆزیەکانی نێوان حکوومەت و پەرلەمان. واتە ئێستا ئەم شێشەیە کە هەڵتۆقیوە دروست بووە لە پاڵەوەی کە هۆکاری زۆری هەیە، بەڵام یەکێک لە هۆیەکان بریتە لە شێشەی سیستەمی پەرلەمانی. هەر ئەمە شەکەوای کردووە ئێستا بەشێک لە لایەنەکان داوای هەمواری دەستوریەکان داواکەن کە لە داهاتوو دەستور دەستکاری بکرێ و سیستەمی سیاسی دەستکاری بکرێ. بۆی هەڵبژاردننی پێشوەخت بکرێت چەند پێداویستیەکمانەیە. پێداویستی یەکەم ئەبێ قانونی هەڵبژاردن بگۆڕێ. کاتی خۆی هادی عامریش کاتی کرد لە دادگای فیدراڵی وتی و ئەنجامی کۆمیسیۆن ڕایگەیانوە فرتوفێڵی تایە. دادگای فیدراڵی داواکەی هادی عامری ڕەت کردەوە، ئەنجامی هەڵبژاردننی پەسەند کرد، بەڵام لە ناوەڕۆشی داواکەیە باسی ئەواکە دادگای فیدراڵی کە سیستەمی جیاکردنەوە ئەژمارکردن و جیاکردنەوەی دەنگ بە شێوەی ئەلکترۆنی لە وڵاتە پێشکەوتوەکانیش باوی نەماوە پاشگەز بوونەتەوە و پێویستەکە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی داهاتوو دەستێوەردانی یاسایی بکە. واتە لە قانونی هەڵبژاردننی داهاتوو ئەژمارکردنی ئەلکترۆنی نەمێنێ بە شێوەی دەستی دەنگەکان جیا بکرێتەوە. کەواتە یەکەم هەنگاو ئەبێ پەرلەمان کۆ بێتەوە قانونیشی تازەی هەڵبژاردن دەرکە. دوام کە پەیوەندی بە کۆمیسیۆنەوەیە. کۆمیسیۆن ویلایەتە قانونیەکەی تەواو نەبووە. ئەم کۆمیسیۆنەی ئێستا ئەنجومەنی کۆمیسیارانەکەی لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە ژێرەی قانون بۆ ماوەی 5 ساڵە ئێستا یاساییان ماوە، بەڵام شێشەیەک پیا بووە کە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی گروپی ئیتار باسی ئەواکەن کە ئەم کۆمیسیۆنە لایەنگرە. ئەم کۆمیسیۆنە لایەنگری مقتەدە بووە، بێلایەنی خۆی نەپاراستووە. بۆ یاڵەن ئێمە نامانەوە هەڵبژاردن بکرێت لە سایە ئەم کۆمیسیۆنەیە. لێرە دوو سینارۆ پیا بێ. پەرلەمانی عێراق دەسەڵاتدار ژمارەیە دادوەری چارچێوەی هەماهەنگی بوو کاک هاوڕێ، ئەمانە لەوانەیە بڕووبیان و بەڵێ دەسەڵاتدار و با بڵێن هێزە چەکدار و ئەمانە هەمووی لە دەست ئیتار تەنسیقی بووە، چوارچێوەی هەماهەنگی بووە. یعنی ئەوەی ئەوان باسیەکەن تەنها بڕووبیانەوە و نەیانتوانیوە دەنگێکی پێویست بەدەست بێنن. ئەگەن هەمویان ڕازی بوون لە سەر یاسای هەڵبژاردن بەنێو پەرلەمانی عێراقا. ئەبێ ئاگاداریەوە بی کە قانونی هەڵبژاردن لە پاڵەوەی کە بە زۆرینەی دەنجی ئەندامانی پەرلەمانی عێراق پێڕەوکرا لە خولی پێشوو، بەڵام ئەو قانونە قانونێک بوو بەبەری سەدرەکان دوورا بوو. بۆچی؟ بابیرتان بخەمەوە. ئەو کاتەش هەڵبژاردن خۆپیشاندان بوو، شەقامی عێراقی گڕی گرت بوو. بە هاوشێوەی ئێستا هەڕەشان لە پەرلەمانەکە پەرلەمان سووتێنن، پەرلەمان بۆی ئاوێ بە ئاگرەکەیا بکە. هەستا قانونیشی هەڵبژاردننی دەرکرد کە دوو تایبەتمەندێتی تایە بوو. تایبەتمەندێتی یەکەم لیستی حیزبی نەهێشت، کردی بە لیستی تاکە کەسی لەبەر خاتری دڵی خۆپیشاندەران کە ئەو کاتە سەدر و مەدەنیەکان بەیەکەوە سەرکردایەتیانە کرد. دووهەمیان کردی بە فرەبازنەی لەسەر ئاسی قەزاکان. ئێستا ئەم بابەتە بەم جۆرەیە. یەکەم
ئەبێ قانونی هەڵبژاردنەکە بە پێی داواکاری دادگای فیدراڵی بگۆڕێ، دوام ئەبێ کۆمیسیۆنێکی تازە دروست ببێ، سێم کە بە باوەڕی من ئەمە گرێکوێرەیەکی زۆر گەورەیە و ئەمە ئەبێتەوە بە بنبەستێکی تر، ئەویش ئەوەیە کە لایەنەکانی ئیتار ڕایگەن کە ڕازی نین هەڵبژاردن بکەن لەژێر سایەی حکوومەتی کاظمی. بێگومان لەم حاڵەتە دروستکردنی حکوومەتێکی ڕاگوزەر بۆ ماوەی ساڵێک کاریشی ئێزگار قورس و سەختە، بەڵام وەکوڵێن چۆن لە ناو کورداڵێن هەموو ڕێگاکانەچنەوە بۆ بانە هیچ ڕێگایەک نەماوە. لەوانەیە سەدەریەکانیش بە هەموارکردنەوەکە ڕازی نەبن، چونکە ئەوان ئێستا پەرلەمانتارانیان کشاندۆتەوە لە نێو پەرلەمانی عێراقا تا ڕادەیەک ئێستا پەرلەمان لە ژێردەستی لەوانەیە چوارچەوەی هەماهەنگی بێت، کەواتە هەموارکردنەوەکە بەدڵی چوارچەوەی هەماهەنگی بە نەک سەدەریەکان لەوانەیە دیسان چێشە دروست بێتەوە. سێ کێشە هەیە وەکو باسم کرد، بەڵام ئەم کێشانە بە ڕێکەوتنی سیاسیە بێ چارەسەری بکەن. بۆچی؟ ئێستا هەر خۆی خۆ بەدەستەوەدان بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردن واتە تەسلیم بوون بە ڕێی سەدریەکان، چکە ئەم داوایە ئێستا داوایەکی سەدریە بە پلەی نایە. لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کاتێک کە ڕازی بوون لە ناچاریان ڕازی بوون، نەک لە پێخۆشحاڵبوونیان بەم داوایە. بۆیە ئەبێ لە نێوان ئەم بابەتە هاوسەنگی هەبێ. ئەوان تەنەزولیان کردووە بۆ ڕەوتی سەدر کە هەڵبژاردن دووپات بکرێتەوە، بێگومانە بێ ئەویش کەمێک تەنەزول بکە و ئەگەر ئاگادار بی ئێستا نوێنەری ڕاستپاردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ئەویش کەوتووەتە هەماهەنگی و هاتوچۆکردن و گفتوگۆکردن بۆ ئەوەی لایەنەکان بگەنە ڕێکەوتن. هیچ ڕێگایەک نەماوە جگە لە ڕێگای دووبارەکردنەوەی هەڵبژاردن. بەڕێستان شارەزای بواری هەڵبژاردن خاڵیشی زۆر گرنگە بۆ بکەم. باشە باسی ئەو خاڵەش بکە، دوای کە وەڵامی پرسیارەکەمت دایەوە باسی ئەو خاڵش بکەم. بەڕێستان شارەزای بواری هەڵبژاردن ئایا کەم و کوڕیەکانی ئەم یاسایە چین؟ ئەم یاسایە باشە یان خراپەوەی کە ئێستا ئێمە بەڵێ ئەم یاسایە لە ڕاستیە بۆ ئەو حیزبانە باشە کە حیزبێکی مرکزین و بە باشی لە قانونەکە تێگەیشتون و پلانێکی بەڕێوەبردنی کامپینی هەڵبژاردننی مرکزی ڕێکوپێکیانەیە. لایەنەکانی گروپی چوارچێوەی هەماهەنگی لە قانونی هەڵبژاردنەکە تێنەگەیشت بوون. هەر ئەمەش بوو کە سەیرەکەی ئێستا ئیطاری تەنسیقی چوارچێوەی هەماهەنگی بڕۆ دەنگەکانی کۆبکەرەوە زۆرە، ژماری کورسیەکانی کەمە، واتە لە دەنگا دەنگی زۆرە لە کورسیا دۆڕاوە و بە پێچەوانەشەوە بەڕێز سەدر کە 73 کورسی هێناوە هەموو دەنگەکانی خۆیان لە 750,000 دەنجێک، بەس عەمار حەکیم نزیکەی 500,000 دەنجی هێناوە، بەڵام 5 کورسی کردووە. ئەمان تێگەیشتنیان نەبووە بۆ قانونی هەڵبژاردنەکە، چکە ئەم قانونی هەڵبژاردنەی کە کرا لیستی حیزبی نەهێشت بوو، تۆ ئەبوو لە هەموو بازنەیەەکە کاندیدێک یا چەند کاندیدێ دابنی، ئەمان لە بازنەی وا هەبووە دە کاندیدیشان داناوە. ئێستا تێگەن کە چه هەڵەیەشی کوشندیان کردووە بەرامبەر بە کەمپینی هەڵبژاردنەکە. بەڵام قسەی کۆتاییم ئەمەیە، بەپێی ئەو دەنگانی کە 73 کورسیەکە کۆبکەینەوە کە هی سەدر لە کۆی 329 ئەکاتە لە 122 دەنجی ئەندامانی پەرلەمانی عێراق و هەموو هەڵبژاردننی ڕابردوو لە 154 خەڵکی عێراق بەشداری کردووە. باشە ئێستا لە 122 هاتوۆتە دەرەوە، کەواتە ئەم پەرلەمانە خۆی هەر ڕەوایەتی نەماوە. من باسی لایەنی قانونی ناکەم، بێگومان لە ڕووی قانونیەوە کورسیەکانی سەدر پڕکراونەتەوە بە خەڵکی تر، بەڵام ئەوانی ئێستا لە شوێنی سەدر دانیشتون ئەوانە دۆڕاوی هەڵبژاردن، ئەوانە براوی هەڵبژاردن نین. پێش سەدریش ڕخنە هەبوو کە ئەم هەڵبژاردنە ژمارەیەکی کەم لە خەڵکی عێراق بەشداری تیا کردو وەکو باسم کرد. ئێستاش کە سەدریەکان هاتوونەتە دەرەوە بە لە 122 ژمارەکە کەم بۆتەوە، کەواتە ئێستا هاتوانین بڵێ پەرلەمانی عێراق نوێنەرایەتی لە 130 خەڵکی عێراقەکە، کە ئەمە لە ڕاستیە ڕەوایەتی معنەوی لە بەردەم خەڵکی عێراقا نەماوە. باشە هەموو جا ئەگەر کێشەیەک هەبوایە لیژنەیەک پێک بهێنرا بووایە دەیانگوت بەخۆی دیەم کێشێت چارەسەر نابێت، چونکە لیژنە ڕادەستی لیژنەیەەکە، کەواتە بۆ کێشەکانی عێراقیش دروستەکە بڵێن هەڵبژاردن ڕادەستی هەڵبژار نەکرێتن، چونکە هەڵبژاردنی ڕۆژیش هەر پێشوەختە بوو، کەسی کێشەکان قوڵتر بوونەوە لە برێەوەی چارەسەر وەکو باسم کرد. بێگومان خۆ ئەگەر ئێمە هەڵبژاردنی شەکەینەوە کاتێ باسیەکەین ڕەنگە ئەنجامەکەی هەر بگا بە ئەوەی کە کەسیان ڕازی نەبێ بە ئەوی تریان. من باسم کەوتم ئیسرائیل کە چەند وڵاتێکی جێگیر و پەرلەمانیە لە ماوەی ئەم 4 ساڵایە 5 جار هەڵبژاردننی پێشوەختیان کردوێتەوە، کۆیت چەند جار کردوانێتەوە، میشەکە لەو ڕخنانەی کە لە سیستەمی پەرلەمانیە ژیرێ و بۆ ئاگایی ئەوەی بەڕێز ئێستا داوایەکی شەیە لە ناو شەقامی عێراقی و هەندێک لایەنی سیاسی
کە تەنانەت دەڵێن لە دوای ئەم هەڵبژاردنەی کە کردمان هەمواری دەستوری بکەین سیستەمی هەڵبژاردن و سیستەمی دەستوری وڵاتەکەش دەستکاری بکەین بەڵام ئەم ڕێگایی کە ئێستا باسی هەڵبژاردننی پێشوەختەکەین ڕێگایەکە بۆ ئەوەی ڕێگایکی ترمان بۆ بکاتەوە گەرنا لە ڕاستیان ناتوانین بڵین ئەمە چارەسەریشی ئاڵتونیە و هەموو شەشەکانمان چارەسەرەکە ئێستا هەموو شت بەبن بەسگەیشتووە ئێستا بارودۆخەکە ئێجگار داخراوە لە ناو تونێلێکی تاریکین ڕەنگە ئەو ئەنجامی کە لە هەڵبژاردنەکەیەتە پێشێ هاوپەیمانێتی تازە دروستکە زۆر لایەن کە ئێستا براون ببن بە دۆڕاو هاوشەشەکان جۆرێکی تر بن هاوپەیمانێتیەکان جۆرێکی تر بن بەڵێ سپاس بۆ بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای بواری هەڵبژاردن کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش